مزگەوتی ئەقسا بە نەسی قورئان و فەرمودەی پێغەمبەر پیرۆزە لای مسلمانان. بۆیە ئەم قەزەیە قەزەی هەموو مسلمانێکە، کورد، عەرەب، تورک، هەر نەتەوە و ئایدایەکە مسلمان بێ ئەم پیرۆزی ئەم مزگەوتە و ئەو خاک و زەوێش کە بە دەوری مزگەوتەکەیایە. خوای گەورە فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. ولسر زباني حضرت موسى فرمي يا قوم ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم. يعني بنص آيات أم مزگەوتی پیرۆزە و خاکەکەیش کە قودسە بەتایبەت پیرۆزە لای مسلمانان. و بەنەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر نوێژێک بە 250 نوێژە من لە فەرمودەی سەحیحە و فەرمودەیەکی لاوازیشەیە کە باز لە 500ەکە، واتە نوێژێک لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بە 1000ە، بەڵام لە مزگەوتی ئەقسا بە 250 ئەجرەکەی واتە مضاعفە. و هەروە لە فەرمودەیەکی ترە هاتووە کە وەکو عیبادەتکردن بۆ تەعەبود بۆ بەندایەتی بۆ 3 شوێن مرۆڤ سەفەرەکە: یەک کەعبەی پیرۆز، 2 مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، 3 مزگەوتی ئەقسا کە ئێستا مسلمانان لێی مەحرومن. یعنی ئێستا مسلمانان زیارەتی 2 مزگەوتەکەن، 2 شوێنی پیرۆزەکەن. سێم پیرۆز شوێنی پیرۆزی ئێمە مسلمان داگیر کراوە. و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی ترە باسیەوە کە ئەڵێ لە هەموو دنیا خێرترە بۆ مسلمانێک شوێن پێیەکی هەبێت لە زەویە کە قودس و مزگەوتی ئەقسای لێوە دیار بێ. کۆی ئەم فەرمودانە و ئەم ئایەتانە ئەوە دەردەخا کە ئەمە وەکو دینی ئێمە دەبێت دیفاع لە ئەقسا بکەین. کێش تۆمەتی هەر شۆڤێنیەکی کووردە، هەر کەسێکی کەیە کە دەیە مسلمانێک تۆمەتبار بکە، ئەوە وەکۆی چۆن تانە لە نوێژەکە و لە ڕۆژۆکەت بگرێ، ئەوە نابێ مسلمان بەرامبەر بە داکۆکیکردن لەسەر ئەقسا و قودس و خاکی مسلمانان کە داگیر کرا و ئەمانەتێکی ئیمامی عومەرە بۆ مسلمانان ماوەتەوە، بێ مسلمانان دیفاعی لێ بکەن. ئیمامی عومەر کە فەتحی قودسی کردووە وەکو ئامانەت بەسەر ئێمەوە جێهێشتووە. یعنی ئەوە ئەمانە هەمووی گەورەی ئەوێ دەردەخا. لەبەرەوە من پێم وایە ئێمە هەر هەمومان هەموو مسلمانێک هیچ شەرم نەکەین لە هیچ، چکە بەداخەوە لە نێو خۆشمان وەکو کورد هەندێک جار هەندێک شۆڤێنی دوور لەخوا تانەیەوە لە مسلمانانە دەن کە ئەوە خاکی عەرەب و خاکی مسلمانانە و پیرۆزیشی لای مسلمانانە و ئێمە نرخیە و شوێن نازانین. بێگومان کێشەی فەڵەستین لەگەڵەوەی کێشەی نیشتیمانی ئیسلامیە بەگشتی لە هەمان کاتیشە کێشەیەکی ئینسانی قوڵە و هەذا کێشەی زوڵم و ستەمە. هەر ئینسانێک بە حکمی ئینسانی بوونی کە ئەو زوڵم و ستەمە ئەبینێ بەڕاستی هەر لە ڕووی ئینسانیەوە ناتوانێت بێدەنگ بێ، ناتوانێت بێ هەڵوێز بێ. و هەروەها لە ڕووی زوڵم و ستەمەوە کە تۆ سەیر دەکەی کاتی جاڕی ئەم دەوڵەتە لە ئێرێ لە ساڵی 1970 لە ڕێی وعدی بلفۆرەوە وەزیری خارجی ئەو کاتەی بەریتانیا، جوولەکە لە سا 5 بووی پێکێناوە، لە سا 5 ئەو خاکەی پێکێناوە، ئێستا لە سا 85. ینی خەڵکێک دەرکراوە لەسەر خاک و نیشتیمانی خۆی. ئەمە زوڵمێکی زۆر گەورەی ئیخراج و ئەهلیهی وەکو ئاەتەکان چەند جید ئاەت باسەکە کە دەرکردنی خەڵکێک لە نیشتیمانی خۆی زۆر قورسە. ئێمە ئەومان بینیوە وەکو کورد، لەبەرەوە بەڕاستی ئێمە وەکو کورد بە کۆمەڵێک ڕایەڵە ئەمان بەسێتەوە بە وەکو مسلمان کە مسلمان براکەی لە هەر کوێ ئازار بچێژێ بۆ براکەی، چونکە بێ مناسەرەی بکە. ئەمە یەک. دوو، وەکو میلەتێکی مەزلوم کە تۆش میلەتێکە زوڵمە لێ ئەچۆڕێ و لە ئازار لەژێر زوڵمی ناوخۆی و دەرەکی ئێمە بەردەوام ژیانێکی زۆر پڕ لە ئازارمان بەسەر بردووە. دووهەمیش لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەوە، لە ڕووی پەیامە ئاسمانیەکانەوە، لە ڕووی پەیامەکانی نەتەوە یەکگرتوەکانەوە بڵێن بڕیارەکانی، لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی یاساییەوە ئەم وڵاتە یاسا پێشێلەکە. تقریباً ئەتوان بڵێم
زیاتر لە 75 یاسای بڕیاری نەتەوە یەکگرتوەکانی پێشێلی کردو ئەمە مافی گەڕانەوە نادا بە خەڵکەکەی بێتەوە ناو وڵاتەکەی خۆی دابنیشێ لە کاتێکە حەق العەودە تو هەرکوێ لە جارنامەی مافی مرۆڤ داوا کار ئینسانێت لە هەرکوێ ئازادە دابنیشێ ئەو نیشتیمانی خۆی هەیە ئازاد نییە دابنیشێ ئەمە لە هەمووی خەرە ئەولاوە ئێستا نەیان خواپەرستی بکەن لە کاتێکدا خواپەرستی بە پێی پێناسەکەی ئەوانیش پەیوەندی بینی ئینسانە لەگەڵ خوای میهرەبانە ئەوان ئەوەشیان لێ قەدەغاکەن لە کاتی ممارەسەکردنی خواپەرستی و ڕوکوع و سوجودا ئەمیە ئەیخا بەزەویە و هەردوو قاچ و دەستیشی ئەبەستێ ئانی بە بەرچاوی عالەمیشەوە سوڵمێکە هەر کەسێ مووقیفی نەبێ ئەبێ لە ئینسانی بوونی خۆی وەها لە باوەڕی خۆی وەکو کەسێکی باوەڕدار بەڕاستی جێگەی گومانە چونکە هەڵوێست ئینسانیانی هەڵوێست وەکوڵی ئینسان بریتە لە هەڵوێست و لە مبادرە لەبەر ئێمە ئەگە هەلێرەوە بە دڵیش پێمان ناخۆش نەبێ و مووقیفیشمان نەبێ بەڕاستی ئیتر هیچ مانایەک بۆ ئینسانی بوونی ئێمە نامێنێتەوە لەبەرام مزڵمێکی ئەوە بێ هەڵوێستی قەزەی فەڵەستین دۆزی فەڵەستین بە شێوەیەکی گشتی کە دۆزێکی نزیک لە 100ەیە داگیرکاری بەریتانی و هەتاوەکو ئێستا و ڕادەستکردنی بە جوولەکە یا بە بزوتنەوەی زایۆنی ئەم قەزەیەکی بۆعدێکی ئینسانی هەیە بۆعدێکی دینی هەیە بۆعدێکی ئەخلاقی هەیە کە لە هەموو بۆعدەکانە ئێمە وەکو گەلی کورد بەم قەزەیە ئەگەینەوە و پەیوەندیدارە بە ئێمەوە لە ڕووی ئینسانیەوە ئێمە میلەتێکی کە قەوارەیەکی ئینسانین کە پێمان لەوترێ میلەتی کورد هەمان ئەو معاناتەمان دیوەکەوە ئێستا بەسەر گەلی فەڵەستینە دێت وە لە ڕابردووی ئەم سەدەی ڕابردووەدا و ساڵانی ڕابردوودا بەسەریانە هاتووە ئەو هەموو معاناتە بەسەر ئێمەشا هاتووە لە ئاوارەیی لە دەربەدری لە داگیرکاری لە پێشێلکاری مقدسات ڕەمزەکانیان لە هەموو ئەوەی کەوا بەسەر ئەو گەلەیە هاتووە بەسەر ئێمەشا هاتووە یعنی ئێمە ئەولاترین بەوەی کەوا هاوسۆز بین لەگەڵ گەلی فەڵەستینە و بزانین کە ئەوانە کۆمەڵی ئینسانی مەزلومن کۆمەڵی ئینسانن بە شێوەیەکی زۆر نەژاد پەرستانە بە شێوەیەکی زۆر فاشیانە و بە شێوەیەکی متعەسیبانە و دەمارگیرانە زایۆنیەکان ئەمانە ئەو چەوسێننەوە و بەردەوام قەتڵ و عامیانەکەن هێرشی ناڕەوایان ئەکەنە سەر ئامادە نین هیچ مافێکیان پێڕەوا ببینن و تەنانەت لە ژێردەستەیشدا هەر ئەیان چەوسێننەوە بۆیە ئێمە وەکو کۆمەڵێکی ئینسانی کە ئینسانی کوردین ئەبێ لە هەموو گەلانی تر هاوسۆزی ئەو گەلە چەوساوانە بین و ئەو گەلە ستەمبیدەیانە بین. سەرکردەیە بەرامبەر خاچپەرستان ڕاوەستاوە قودس و مزگەوتی ئەقسای لە زوڵم و ستەمیان ڕزگار کرد لەبەرەوە ئێمەکردنەوەی ئەوین بە حەقیقەت یعنی وەکو من لە کۆبنەوەیەکی نوێنەری ئەحزابی ئیسلامی وڵاتانە لە شوێنێکە دانیشتو بووین هەم فەخرمان دەربڕی کە ئێمەنەوەی سەلاحەدینین و هەم باسیەوەشم کرد شەرمەکەم کە منەوەی سەلاحەدین و باسی قودس و ئەقسا بکرێ و قسەی تێدا نەکەم چونکە ئەو باپیرەمان کە معلومە چەند ماندوو بوو و چەند کۆششی کرد تاکۆ شوێنەی ڕزگار کرد ئێمە ئایا لە شوێنێکە لە جێیەکە نەتوانین لای کەم ئەڵەف الئیمان بە زاریش بێ دیفاع لە ئەقسا بکەین کردنەوەی سەلاحەدینین ناوانی کردنەوەی خۆ بنەوە هەن ینی شەرمەکەن بڵێنە منەوەی سەلاحەدینین بەڵام ئێمە سەربەرزین کردنەوەی سەلاحەدینین و بۆ ئێمەی کورد ئەرکێکی تری خستۆتە سەرشانمان ئەرکێکی نەتەوەی خستۆتە سەرشانمان کە ئەویش سەرکردەیەکی ئێمە باپیرەیەکی ئێمە دەستی هەبووە لە ڕزگارکردنی قودسە. دوایەوەی کە لە فەتحی ئیسلامی یەکەم لە سەردەمی خەلیفە عومەرە کرا لە دوای ئەوەی سەلیبیەکان لە ساڵی 1937
میلادی لەو کاتەیە ئەوان جارێکی کە داگیریان کردەوە 90 ساڵ لە وڵاتەمانەوە و ئازاری مسلمانانیاندا ئازاری حتا جوولەکە و مەسیحەکانیشیاندا لێ ئەو هێزە گەورەیە کاتە ئەو منتیقەیە و ڕێگای حاجەکانیشیان ئەگرت و ئازاریان ئەدان و ئەیان کوشتن پیاەکی گەورەیەک و سەلاحەدین هەڵەکەوەیە کە سەرکردەیەکی باڵایە کە جێگەی شانازی میلەتی کوردەوە ئێستا لە هەموو جیهانە سەلاحەدین کەسایەتیەکی ناوچەیی کوردی ڕوود نییە کەسایەتیەکە بە پێی گۆڤاری نیویۆرک تایمز لە ساڵی 2000 کە خۆم بە چاوی خۆم بینیومە سەلاحەدین لە ساڵی 1000 میلادی و تا 2000 میلادی 1000 ساڵ لەسەر ئاستی جیهانە یەکەم پیاو بووە یەک پیاویتر تا ئێستا لە جیهانە لە دایک نەبووە لە ئاستی ئەوە بێ لە ڕووی عەدالەتیەوە لە ڕووی ئازایەتیەوە لە ڕووی بەخشندەییەوە و لە ڕووی لێبوردنەوە کەسێکی کە هەڵ نەکەوتە کەسایەتێکی ئاوە کە کوردە و جەمال لە بەزەڵێ من زۆر بەڕاستی قسەم دژی ئەو کرد کاتێک لە ئەوروپا بینیم ئەم پیاوەی پیاوەتێکە زۆر پەشیمانە لە هەموو قسەکانی پێشووتری لەبەرەوە بالفعل من لە بیرم چوو کۆمەڵی ڕایەڵەمان بەسێتەوە بە ئەوانەوە کێکیان لەوانە ئەو سەرکردە مەزنەیە کە ئەو سەرکەوتنی تۆمار کردووە ئێمە جێگەی شانازیمانە بۆیە میلەتی کورد یعنی بەڕاستی کە ئەشیان بینی ئەو برا فەڵەستینیانە جۆرێک لە مەحەبەتی تایبەتیان هەیە بۆ کورد یعنی کە ئەویان لە بیرە وەفایەکیان پێوە دیارە ئەوەش خاڵێکی کەیە کە ئێمە ئەبەسێتەوە بە یەکەوە بۆیە بێ هەمیشە هەڵوێستمان هەڵوێستێکی جدی و لەسەر پێ بێ ئینشاءالله بەرامبەر بە ئەو قەزیە و بەرامبەر بە ئەو زوڵمەی کە ئەکرێ لەوێ لە بوعدە دینیەکەی ئەم قەزیەوە بەڕاستی ئێمە دیسانەوە وەکو کورد دوو جار قەزەی فەلەستینی پەیوەندی بە ئێمەوە هەیە یەکەم ئێمە گەلێکی مسلمانین و خوا کردوونی بە مسلمان بە برا لەگەڵ گەلە مسلمانەکانی ترا و ئێمە لە هەموو قەزەیەکە قەزەی هاوبەشمان هەیە و ئەم گەلە گەلی فەلەستین گەلێکن کە یەکەم گەلێکی مسلمانن دووهەم خاکەکەیان بەنسبەت هەموو مسلمانانەوە خاکێکی پیرۆزە کە یەکەم قیبلەی مسلمانانی تایە کە ئەمە هەردووکیان وەکو گەلی مسلمان هەر پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو خاکی پیرۆز هەر پەیوەندی بە ئێمەوە هەیە و دیسانەوە ئێمە جیا لەوەش ئێمە ڕەمزێکی دینی گەورەمان هەیە ڕەمزێکی ئیسلامی کوردی سەرکردەیەکی ئیسلامی کوردی کە بریتە لە سەلاحەدینی ئەیوبی ئێمە بەڕاستی کە لە وڵاتی خۆمانە چینە دەرەوە ئەچینە وڵاتانی عەرەبی و ئەچینە دەرەوە بۆ وڵاتانی حتا ئەوروپی و لە وڵاتانی ڕۆژ ئاواش کە لەوێ بە عەرەبەکانەگەین جۆرێک لە مەحەبەت و خۆشەویستیان بۆمان هەیە کاڵین کوردین ئێمە من باس لە گەلەکانەکەم باز لە دەسەڵاتە ستەمکارەکان ناکەم دەسەڵاتە ستەمکارە عەرەبیەکان ئێستا موتیعی تەواوی ئیسرائیلن یعنی تەواو گوێ لە مستی جوولەکەن ئێمە باز لە گەلانی مسلمانەکەین ئێمە وەکو گەل قسەیەکەین وە باسی لە گەلانەکەین لەبەرەوە بابەتی سەلاحەدینی ئەیوبی ئێمەی وا لێ کردووەتە کە جۆرێک لە هاوسۆزی شەقامی عەرەبیمان لەگەڵا بێ و خەڵکی عەرەب و ئەم بابەتە ئەکرا تەوزیف بکرێت لە ناو کایی سیاسی قەزەی کوردیشا کە بەداخەوە نەکراوە ئێمە لە جیاتی ئەوەی کەوا تەوزیفی ئەو ڕەمزە ئیسلامیانە بکەین لە ناو دنیای عەرەب و دنیای ئیسلامیە و بە شێوەیەکی بایەخدارانە ئیحتیمام توێژینەوە لەسەر سەلاحەدینی ئەیوبی بکەین و بە مۆچی خۆمانی بزانین بەداخەوە لەم ساڵانەی ئەخیرانە بێت کە جۆرێک لە پیاچوونەوە کراوە لەلایەن خەڵکە ئەکادیمی و مێژوو نووسەکانەوە ئەو تەوزیفکاریەمان نەکردووە کە ئەکرا ئێمە قەزەی سەلاحەدینی ئەیوبی و ئازادکردنی فەڵەستین و ئازادکردنی قودس لەناو قەزەی قەومی خۆمانە تەوزیف بکەین ئەوەمان نەکردووە بگرە بە پێچەوانەوە ئێستا یعنی کۆمەڵێک خەڵک لە هەرچەند ئەوە کەمینەن کۆمەڵێک کەسن دیارە لەناو کایی میدیایی و کایی هەندێک جار ڕۆشنبیریشە ینی پلار و توانج لە ئێمەی مسلمانەگرن لە خەڵکێکی ئینسان دۆستەگرن کە هاوسۆزە لەگەڵ قەزەی فەڵەستینە کە فەڵەستینیەکان هیچیان نەبووە بۆ ئێمە و هیچیان نەبووە بۆ میلەتی کورد و ئەوانە بەڕاستی ئێمە ئەومان لەبیر نەچێ دەسەڵاتە ستەمکارەکان وەستەمکارەکان بەگشتی هاوسۆز نی لەگەڵ قەزەی فەڵەستینە و ئەوانەشی مایلن بەلای ستەمکارەکانە و بندیواری ناو دەسەڵاتە ستەمکارەکانن ئەبێ هەر چاوەڕێی ئەویان لێ بکەین کە ئەوانە هاوسۆز نەبن لەگەڵ قەزیەی گەلە چەوساوەکانەوە بە تایبەتی ئەگەر بوعدێکی دینی هەبی ئەو قەزیە وەکو قەزەی فەڵەستینی
قدس قبلي كمانا حماس براي آين مانا قدس قبلي كمانا حماس براي آين مانا جهاد مشغلي دين مانا هەموو مسلمانێ دەبێ ئەوە لە ناخی هەبێ خۆی ئامادەکە کە هەر کات پێویست بوو بەشدار بێ لە ڕزگارکردنی قودس و ئەقسا و هیچ گوێش بە قسە و قسەلۆکی شۆڤێنەکان نەدا کە ئەوانە ئاوانەوە چۆن نوێژەکەین چۆن ڕۆژوەگرین چۆن حەجەکەین ئاوا و شوێنە لە ئەستۆمانە کە هەوڵی ڕزگارکردنی بدەین. قەنەعەتێکم وایە ئەم گەلە سەحوە ئیسلامیە لە دوجارە هەر شتێک کۆیەکاتەوە قەزیەکی ئاوای گەورە کۆیەکاتەوە هەر لەو سەردەمی سەلاحەدینیشا قەزیی قودس هەموو عالەمی ئیسلامی کۆکردەوە یعنی قەزیەکە کۆکەرەوەیە قەزەیەکە بان محەلیە بان مەسەلەن زمانە لەسەر ئاستی باڵای ئاینی قەزەیە کە هەمومانە بەسێتەوە بەیەکەوە لەبەرە وا دەزانم بەرامبەر بە سەحوە ئیسلامی ئەمە خاڵێکی جەوهەریە بۆ کۆبوونەوەی ئێستا لەوانەیە سەرەتاکانی دەرکەوت بێ سەرەتاکانی ئێوە دەرکەوت بێ لە داهاتوە من بە قەنەعەتی من قەزەی فەڵەستینی قەزەی قودس بە تایبەتی قەزەیەکە یەکێتیەکی ئین دروستەکە بۆ ئەم بێداری ئیسلامیە یەکێتیەک دروستەکە هێزێک دروستەکە تەیار و تەوژمێ دروستەکە کە ئەبێتە مای کۆکەرەوە و مای سەرکەوتنی لە دوجارە یعنی تەسەورێکی وا من بۆ تەسەورێکی وام هەیە بەڕاستی چکە هەمیشە هەر وا بووە لە سەردەمی هۆلاکۆیە وا ئیسلامە ئەو دروشمە هێزێکی وای یا بە جەنگاوەرەکانی قەدس و بێبرس سەرکەوتنی گەورەیان بەدەستێنە لە سەردەمی سەلاحەدینە قودس یعنی تۆ تەسەورەکەی پیاوێکی دارتاش لە بەغا کە دارتاشە مینبەرێ دروستەکە بۆ ئەو کەسەی قودس ڕگارەکە و خوتبەی لەسەرەدا ئاخر ئەمە ڕۆحە یعنی ئەمە شتە یعنی کابرایە لە بەغا تەنها ئەوەی لە دەستێ مینبەرە دروستەکە و بالفعلیش کە سەلاحەدین ئەچێتە لەسەر مینبەرە خوتبەکەیە ئەو مینبەرەی بۆ هێنێ ئەمانە شتی گەورەن ناخ ئاژێنێت تەوحیدێک و ئاراستەیەکی هوروژێنەر دروستەکە بۆیە ئیشاڵڵا بێتە مایەی گەورە لە داهاتووە ڕاستە ئێستا خوێنی لێ چۆڕێ بەس لەوانەیە لە ئێوە جارێکی کە سەرکەوتنێکی تری گەورە بۆ ئەم تەوژمە ئیسلامیە و هەموو مسلمانانی جیهان بێنێتە ئاراوە ستەمکاری بابەتێکە کە ئەبێ هەموو ئینسانێک دژی ستەمکاری بێت بەڵام کەسێک خۆی مایلی ستەمکار بێ بندیواری ستەمکار بێ و کۆیلەی ستەمکار بێ قەت چاوەڕێ ئەوەی لێ ناکرێتەوە ئەوە ینی دژی ستەمکاری بۆستێ ئەو لە وڵاتەکەی خۆیان دژی ستەمکاری ناوەسێ پینە و پەڕۆی بۆ ئەکا ئێستا چاوەڕێی چی بکەینەوەی کەەوە دەسەڵاتێک و قەوارەیەک و حرەکەتێکی ڕەگەزپەرستانەی وەک حرەکەتی زایۆنیزم وڵاتێکی داگیر کردو و مافی خەڵکێکی خاوەن خاک و خاوەن کەرامەت لە شوێنی خۆیان پێشێلەکات بەداخەوە ئەو دەنگانش هەیە بەڵام دەنگێکی کەمینەن بەڵام دەنگە ئینسان دۆستەکان زیاترن لە بازنە ئیسلامیەکەشدا دیارە ئەوەی کە پێی دەڵێن سەحوەی ئیسلامی و بێداری ئیسلامی و حاڵەتی ئیسلامی لە کوردستان و غەیری کوردستاندا ئەم سەحوەیەش سەحوەیەکی جەماوەریە زیاتر لە هیچ وڵاتێک نەگەیشتووەتە دەسەڵات و لەناو بازنەی شەقامە بێدەسەڵاتەکانە وەکو عنی سەحوەی ئیسلامی چ لە کوردستان چ لە عالەمی عەرەبی چ لە عالەمی ئیسلامی عنی هەر وەکو شەقامە گشتیە عەرەبیەکە کە چۆن هاوسۆزێکی قەومی هەیە هاوسۆزێکی دینی هەیە هاوسۆزێکی ئینسانی هەیە بۆ قەزەی فەڵەستینی لەناو بازنەی سەحوەی ئیسلامیەکەیشە هەمان هاوسۆزی هەیە یعنی وەکو ئەتوانین بڵێن ئێمە لەم جۆرە دیاردانە کە بووەتە دیاردە ناو بەناو قەواری زایۆنی هجوومەکاتە سەر بە موشک و بە تەیارە و بە شێوەیەکی زۆر دڕندانە هێرشەکاتە سەر فەڵەستینیەکان لە غەزە لە ناو قودس ئەضعەف الئیمانی سەحوەی ئیسلامیش بریتیە لەو ناڕەزایەتی و هەندێک خۆپیشاندان ئەوەندەی کە ڕێگەیان پێ ئەدرێ ینی ئەوە نییە بڵێ خەڵکێک ینی هاوسۆزی دەرە بڕێ خەڵکێکی گوێ لە مستی دەسەڵاتە ستەمکارەکان ئەڵێن ئەی بۆ ناچن بۆ فەڵەستین ئەی بۆ ناچن لەوێ چەکەڵ بگرن لەکووە چەکەڵ بگیرۆ لەکووە بچی ینی فەڵەستینیە داماوەکان گەمارۆ دراون بە کۆمەڵێ دەسەڵاتی گوێ لە مستی زایۆنی لەکووە ئەچی لەوێ ئەوەی کە هەیە حرەکاتی وەتەنی خۆیانە چه حرەکەی ئیسلامیەکان وەکو بزوتنەوەی جیهاد و بزوتنەوەی حەماس و ئەمانە چه حرەکاتی ترکە هەرچەند ئەوانەی کە حرەکاتە قەومیەکان ئەوانیش
ڕادستی ئیسرائیل کراون بەڵام ئەوەی کە هەیە حرەکاتی ئیسلامی خۆیان کە ئێستا بەردەوامن لە مقاومەت و لە ڕوبەڕووبوونەوەی دەستدرێژەکانی قەواری زاوێنی و لە دەرەوەی خاکی فەڵەستین و وڵاتی فەڵەستینیش شەقامی ئیسلامی کە بریتە لەوەی کە سەحوەی ئیسلامی و حاڵەتی ئیسلامیەکە پێشەنگایەتی ئەکا یاخود دەیجوڵێنێ ئەوی شەقامێکی بێدەسەڵاتە تەنها توانێت بەیانات دەرکان ڕزایەتی دەربڕێ مامۆستایان لە مسکەوتەکانەوە وتار بدەن دوعا بکەن ئەمانە هەمووی ئەوەیە کە ئێستا خەڵکەکانی ناو سەحوەی ئیسلامی و شەقامی ئیسلامی پیان نەکرێت. حەزرەتی یاعقوب ئەو مزگەوتەی دروست کردووە یانوە هەم مزگەوتەشین خۆیانە دەبێت بۆ خۆیان بێ بۆ زەویە زەوی خۆیانە پیان وایە لەبەرەوەی کۆمەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرینەی پێغەمبەران لەوێ بەعث کراون و ئەوانیش زۆرێک لە پێغەمبەران پاڵەدەنە لای یەهودەوە و لای خۆیانەوە یعنی شەرعێتێکیان بە ئیشەکەیان داوە پاشان ئەوان پیان وایە لەسەروی هەموو نەتەوەکانەوە و دەبێت نەتەوەکانی تر ژێردەست بن نەک تێڕوانیان بۆ قەومەکان و نەتەوەکانی تریش بە هەمان شێوەیە و خۆتانیش هەموو لایەکەزانەوە پیلانێکی ماسۆنیەتی نێودەوڵەتی بوو بۆ ئەوەی موسڵمانان بەش بکەن و بۆی لەناو خاکی موسڵمانانە ڕێک جێپێک بۆ خۆیان بۆ ماسۆنیەت بدۆزنەوە ئەمانە ئەنتی ئاینی یەهودیشن وەکو تۆ جوانت فەرموو لەبەرە زۆر حاخامی یەهودیە بینی دژیانن زۆر حاخامی یەهودیە بینی کە هاوسۆزن لەگەڵ مەسەلەی قودس و فەڵەستین و مزگەوتی ئەقسا و بە مافی موسڵمانان ێزانن ئەوە تەبان ئەگەر سێرج بکەی یان هەندێجار لە کەناڵە عالەمیەکانە بەتایبەت لە جەزیرەوانە حاخام خۆیان دژیەوەن و بزوتنەوەیەک ئەمڕۆ هەیە دژی زایە بزوتنەوەیەکی یەهودی هەیە دژی زایۆنیزمی ڕاستە قەوارەی زایۆنی بڵێن دەرکەوتەکەیەتی بەڵام ئەمە ئیرادەیەکی ئەوروپی پێشتر و ئێستاش ئەمریکیە بەڕاستی بۆ پارچە پارچەکردن و بۆ جۆرێک لە هەژمونی بەردەوام و بۆی هەمیشە ئەم گەلە موسڵمانە هێزێک لەوێ هەبێ و ئەوان لەوێەوە بتوانن هەژمونی خۆیان بچەسپێن لە ڕووی هێزەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی عیلاقاتەوە لە زۆر ڕووەوە بەڕاستی یعنی ئەمە هێزێکی بچووک نییە لەوێ کە تۆی بینی 2 ملیۆنە چەند ملیۆنێکە لەیە بەڵکو ئەمە هێزێکی گەورەی جیهانی پشتیوانی لەیەکە بە ئامانجگرتنی هەموو ناوچەکە بەڕاستی دیارە ئەوەی کەوا ئێستا لە فەڵەستین دەکرێ و ئەوەی کەوا قەوارەی زایۆنی دەیکا و حرەکەی زایۆنیزم لە ناو خاکی فەڵەستینە و ئەو هەموو پێشێلکاری تاوانانی ئەنجامی ئەدات ئەگەڕێتەوە بۆ سروشتی حرەکەتەکە بۆ ئەو طبیعەتەی کە حرەکەتەکە لەسەر ئەساسی دروست بووە کە حرەکەی زایۆنی حرەکەیەکی فاشیانەی ڕەگەسپەرستانەی بنیادنراوە لەسەر کەراهیەت و ڕق لە عنسوری بەرامبەر نەک تەنها موسڵمانیش هەرچەندە ئێستا موسڵمانەکە کراوەتە ئامان چونکە زیاتر کێشەکە خراوەتە ناو دڵی عالەمی ئیسلامیەوە کە ئەمەش پیلانێکی نێودەوڵەتیە کاتی خۆی کە ئیستیعمار هەموو ئەو جوولەکانەی کە بەدەستیاوانەوە گیریان خوارد بوو لە ئەوروپا و ڕۆژئاواش بە پیلانێک و بە پلانی خۆشیان جوولەکە کە خەڵکێکی وەکوەوەی کە لە وەسایق و دیکۆمنتەکانە هاتووە خەڵکێکی حەکیم و دانایان بۆ خۆیان هەیە کە ئەو قەوارەیە لە ئەو کیانە بۆ جوولەکە دروست بکەن لە شوێنێک لە جێگایەک دو جاریش فەڵەستینیان هەڵبژارد بەهۆی ئەوەی کەوا بۆ جوولەکە بۆعدێکی دینی هەیە بۆ ئەوانیش و بە هەمان شێوە لە ناو دڵی عالەمی ئیسلامی شایە گرفتێکی گەورە بۆ موسڵمانان و بۆ عالەمی ئیسلامیش دروست دەکەن و جوولەکە لەو شوێنەیە ئەبێتە سەفیری ئەوروپا و ڕۆژئاواش و فعلەن ئێستا ئەبینین ئەوروپا و ڕۆژئاوا و ئەمریکا زۆر سەرسەختانە دیفاع لە قەوارەی زایۆنیەکەن چونکە باڵێزی خۆیانە لە ناو عالەمی ئیسلامیە وەکو بڵێ نوێنەری ئەوانە هەموو پلانەکانیان
هەموو پیلانگێڕیەکانیشان لە ڕێگەی زایۆنیزمەوە ئەنجامەدرێت کە ئێستا قوارەیان هەیە و لە فەڵەستینە دەوڵەتیان بۆ دروست کراوە بۆیە ئەو قوارەیە بە هەموو شێوەیەک و بە پاڵپشتی زلهێزە داگیرکەرەکان و وڵاتانی ئەوروپا و ڕۆژئاوا و ئەمریکا بە تایبەتی ئەوانە هەر بەردەوامن لە تاوانەکانی خۆیانەوە بۆ پارێزگاری لە مانەوەی خۆیانەکەن ئەوان مێژوو ئەخوێننەوە و بینینی استراتیژی خۆشیانیان هەیە بۆ ئایندە ئەزانن کەوا ئەمانە ناحەسێنەوە لەم ناوچەیە و لەم جوگرافیایە ئەگەر زۆر بە دڕندانە پارێزگاری لە بوونی خۆیان نەکەن لەبەرەوە ئەم حرەکەتە بەو شێوەیە دروست بووە حرەکەتێکی حاقیدانەی دڵڕقانەی دژمنکارانەیە حرەکەتێکی فاشیزمانەیە تەنانەت لە ناو خودی جوولەکەکانی شاهەیە ئەخلاقیەن ئەوەی کە زایۆنیزمێکا پێی قبوڵ ناکرێت لە ناو خودی ئیسرائیلی شاهەر هەیە بە تایبەتی ئەوان ئەو جوولەکانی کە مێژوویەکیان لە ناو خاکی فەڵەستینە هەیە و زیاتر خەڵکی ئەو شوێنانن ئەم حرەکەتە حرەکەتێکە نەک تەنها دژ بە مسلمان بەڵکو ئەوان غەیری جوولەکە بە عنسورێکی زیانبەخش زانووە خۆیان بە شەعبوڵای موختارە زان بەسەر هەموو جیهانە لەبەرەوە ئەم حرەکەتە چاوەڕوان کراوە کە هەموو ئەو تاوانانە ئەنجام بدا کە ئێستا بە بەرچاوی هەموو عالەمەوە ئەنجامەدرێ بەداخەوە ئەنی بە تایبەتی بۆ وانەی کەوا زۆر داکۆکی لەوەکەن کەوا فەڵەستینیەکان لە بەرامبەر قەزەی کوردیا هیچیان پێ نەکراوە ئێمە ئێستا لە سەردەمی گوندە بچکۆلەکە و عەولەمەوانەیە ئەژین ئەنی هەموو ئەوەی کەوا زایۆنیزمەکان ئەیکەن بە بەرچاوی هەمومانەوە ئەکرێ بەڵام هەموو ئەو تاوانانەی لە ڕابردووە بەرامبەر بە گەلی کورد کراوە لە پەنهان و لە تاریکیە ئاکرێ لەبەرەوە ئەوە پاساوە بۆ ئەوەی کەوا ڕایگشتی جیهانی بە هەموو تاوانەکانی بەعس و تاوانی دەوڵەتە داگیرکەرەکانی کوردی نەزانیەوە وەکو ئەوەی ئێستا ڕایگشتی جیهانی بە ڕسمی و غەیری ڕسمیەوە بە شەقامەوە بە خەڵکی ڕەشۆکی ناو ماڵەکانەوە هەمومان یەک بە یەک شەوانە و ڕۆژانە تاوانەکانی زایۆنیزم لە بەردەستمانایە و دڵمان هەڵ ئەقرچێ بۆ ئەو تاوانانەی کە ئەو زایۆنیزمانە بەرامبەر بەو کۆمەڵە ئینسانە ئیکەن بەرامبەر بەو گەلە بندەست و گەلە داماوە چەوساوی فەڵەستینی ئیکەن. ئەفسانیگای ئەوینمانە قودس دڵ و هەم چاومانە ئەفسانیگای ئەوینمانە قودس دڵ و هەم چاومانە دیفاع لە قودس و موسڵمان هەر لە پێشینەی کارمانە ئەفسانیگای ئەوینمانە قودس دڵ و هەم چاومانە قودس ڕووجی ئازیزمانە جێی سەلاح الدینی کوردانە قودس ڕووجی